جێخستنی توندوتیژی لە ناو کۆمەڵگادا. لە ئیسفەهان ژمارەیەک کچی لاو بە بەرنامەی پێشووەوە بە قەمە و مشت و پێ لە ڕۆژی ڕووناکدا لەبەر چاوی خەڵک لە گیانی یەکتر بەردەبن. بەشێک لە لاوان و پیاوان نەتەنیا بەربەم تێکەڵچوونە ناگرن، بەڵکو بە فیتولێدان و دەربڕینی شادی هاندەری توندوتیژی زیاتر دەبن. لە جەریانی دۆڕاندنی تیمی ئینگلیس بەهۆی سەرنەکەوتنی یاریکەرێکی ڕەشپێست لە لێدانی گۆڵی پناڵتی لە دوایین ساتەکاندا، ناسیۆنالیستە توندڕەوەکان هۆڵگێن وا لۆمپەنەکانی لایەنگری تیمی ئینگلیس لە گیانی ئیتالیاییەکان و ڕەشپێستەکان بەردەبن و لە هیچ توندوتیژیەک دژبەوان دەریغ ناکەن. توندوتیژی بابەتێکی تایبەت بە وڵاتێک یان بە مرۆڤ نییە، وا لە دنیای زیندەوەرەکانی دیکەشدا دەبیندرێت. توندوتیژی بە درێژایی مێژووی کۆمەڵگای مرۆڤ بوونی هەبووە و ئەوەی کە ئەمڕۆ توندوتیژی جیاواز دەکات بەرینایی، ئاڵۆزی و هاتنەدەری ئەم دیاردەیە لە ئینحیساری چینی دەسەڵاتدار و کێشرانی بەرەو گروپە مافیاییەکان و شکڵگرتن و ڕەونەقی سەنعەتی توندوتیژیە. سەنعەتی فیلمی تجاری، کارتۆنی منداڵان کە پەرەپێدەری توندوتیژیە، ڕاهێنانی ناوەند و ڕێکخراوە ملیگەرا توندڕەوەکان بۆ چوون و سیاسەتی ڕاسیستی و ڕەگەزپەرستانە، تاقم و گروپە توندڕەوە مەسەبیەکانی وەک داعشی سونی و شیعە تەنیا چەند نمونەی زیندوی دەستگای بەرهەمهێنان و بەرزڕاگرتنی توندوتیژی ڕێکخراوە. لەگەڵ ئاڵۆزبوونەوەی توندوتیژی، تەکنۆلۆژی توندوتیژی، تەکنۆلۆژی خوڵقاندنی خۆف و ئەشکەنجە، هاتنە مەیدانی ڕۆژ لە دوای ڕۆژی پێشکەوتوترین ئامرازەکانی کوشتنی بە کۆمەڵ و تەنانەت بەکارهێنانی هۆشی دەستکرد و پەرەپێدانی ئەو ڕۆباتانەی کە دەتوانن بێ هەڵەتر و کارامەتر لە مرۆڤ دەست بدەنە توندوتیژی، قازانجی یەکجار بەرین دەخڵقێنن. توندوتیژی بەکردەوە سەنعەتێکی زۆر گەورەتر لە دەستگاکانی سەرکوتی دەوڵەتە. نظامی سەرمایەداری و دەسەڵاتە دیکتاتۆر و کۆنەپەرستەکانی وەک کۆماری ئیسلامی بۆ مانەوەی دەسەڵات و درێژەی چەوساننەوە توندوتیژی لە ئاستی کۆمەلگادا جێدەخەن و بە ئانقەز لە ناو خەڵک و کۆمەلگادا توندوتیژی پەرە پێدەدەن. ئێعدام بەگشتی و ئێعدام لەبەر چاوی خەڵک کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە شێوەی بەرین بەڕێوەی دەبات، نمونەیەک لە پەرەپێدانی توندوتیژی ئاگاهانە لە ناو کۆمەلگادایە. ئێعدام هەستی تۆڵەکردنەوە و توندوتیژی بەهێز دەکات. کاتێک کوشتن لە بەرامبەر کوشتندا یاسایی و ڕێگە پێدراوە، بۆچی کەسانێکی دیکەش هان نەدرێن و هەر ئەم بەناو عەداڵەتە بەکردەوە دەرنەهێنن؟ بەڕێوەبردننی سزای ئێعدام نەتەنیا ڕۆڵێکی لە هێنانە خوارەوەی ئاستی جەنایەتدا نیە، بەڵکو کاتێک دەوڵەتەکان بە یاسایی دەست دەدەنە کوشتنی مرۆڤەکان، لە ڕاستیدا بە هێنانە خوارەوەی ئەرزشی گیانی مرۆڤ ڕێگا بۆ دووپاتبوونەوەی لە ئاستی کۆمەلگادا خۆش دەکەن. ئەو پاساوانەی کە لەم بوارەدا بۆ سزای ئێعدامی دێننەوە تەنیا درۆیەکی ئاشکران و هیچی تر. لەبەر ئەوەی کە مرۆڤەکان تاوانبار، قاتڵ، قاچاقچی و جنایەتکار و توندوتیژی خواز بە دنیا نایەن، بەڵکو لە لێکدانەوەی نهاییدا ئەوە بارودۆخی مادی و ژیانی کۆمەڵایەتیە کە ئەوان بەرەو تاوان و خراپەکاری دەبات و دەوڵەتەکان و چینە دەسەڵاتدارەکان بەرپرسی داسەپاندنی ئەم بارودۆخە مادیە بەسەر زۆربەی خەڵکەوەن. پێویستە کەسانێک سزا بدرێن کە بەستێنە کۆمەڵایەتیەکانی ڕوودانی تاوانیان خۆڵقاندووە. دوو نمونەی ئاشکرا لە ماوەی هەفتەی ڕابردوودا، واتە توندوتیژی کچانی لاو لە ئیسفەهان دژ بە یەکتر و توندوتیژی هۆڵگێنەکان و ڕاستە تند ئاژۆکانی ئینگلیز دژ بە ڕەشپێستەکان و تەنانەت سپی پێستە ئیتالیاییەکان لە جەریانی کێبەڕکەی فوتباڵی جامی ئوروپا دەتوانێت دەرخەری دیاردەی نگریس و دژەمرۆیی توندوتیژی بەڕواڵەت غەیرە دەوڵەتی بێت. بێگومان ئەم توندوتیژیانە لە ئاسمانەوە نەهاتون و لە سروشتی مرۆڤدانین، بەڵکو نەخشەمەند و ئامانجدار بە بیانووی دژە بیانی بوون، دژە ژنبوون، ڕەگەزپەرستی، ستایشی توندوتیژی لەلایەن سیاسەتمەداران و حاکمان و سیستمێکی سیاسیەوە شکڵ دەگرێت و بەهێز دەکرێت کە جێکەوتنی توندوتیژی
لە پێناو ئامانجی سیاسی و مانەوەیان لە دەسەڵاتدایە. داکۆکی کاران و پاساوکەرانی توندوتیژی بەردەوام دەڵێن کە توندوتیژی بەشێک لە جەوهەر و سروشتی مرۆڤە. توندوتیژی ناکرێت لە ناوبەرین و زۆرترین کارێک کە لە دەستمان دێت ئەوەیە کە توندوتیژی سنووردار بکەین و بە یاسا دەری بێنین. ئەوان دەڵێن کە ئینحساری توندوتیژی دەبێت لە دەستی دەوڵەتدا بێت و بەم جۆرە بەر بە بشێوی بگرێت. توندوتیژی و ئامانج و کارکردی دیاریکراوی لە کۆمەلگادا هەیە. توندوتیژی لە خزمەت نیزامی چینایەتی ئێستا خوڵقاندنی ترس و تۆقاندن، داسەپاندن و سەقامگیرکردنی بێمافی بەسەر جەماوەرێکی هەرچی زیاتر لە ئاستی کۆمەلگادایە. هەبوونی کۆمەلگایەکی بەدوور لە توندوتیژی و ژیان بەسەربردن لە فەزایەکی بەدوور لە ترس و خۆف، بەبێ نیگەرانی لە دەست بەسەربوون و ئەشکەنجە، بەبێ ترس لە تەقە و کوژران لەلایەن حکوومەت و باندە مافیاییەکان، مافی سروشتی و سەرەتایی هەر مرۆڤێکە لە کۆمەلگادا.